زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 172. ئەحمەد شەوقی ئەگەر سەیرێکی مێژووی ئەدەبیاتی کوردی و عەرەبی و زمانەکانی دراوسێی کورد بکەین، دەبینین گەلێ شاعیر و نووسەر و فەیلسوفی هەڵکەوتوو هەن، جگا لە زمانی دایک بە زمانی یەکێک لەو گەلە موسڵمانانەی دراوسێ شیعر و پەخشانیان نووسیوە. بێگومان لێرە ئەو کەسەی ئێرەی نووسیە لێرە دەبووە نووسیبای پەخشانیان، چونکە شاعیر و نووسەر و هەڵکەوتوو هەن، واتە لێرە کۆیە نەک تاک، کەواتە هەتا ئەوانەی کتێبی زمانی کوردیشیان نووسیە لە نووسین باش نینە بەداخەوە، یان بە یەکێک لەو زمانانە بە تایبەتی عەرەبی شعر و پەخشانیان نووسیوە و تۆماریان کردووە. ئەحمەد شەوقی یەکەکە لەوانەی کە باسمان کردن، بە خۆشیان دەڵێن لەوانەی کە باسمان کردن، واتە کۆمەڵک خەڵک هەیە، ئەحمەد شەوقی یەکەکە لەوان. شەوقی یەکێکە لە شاعیرە هەرە بەرزەکانی ئەدەبیاتی عەرەب و جێی شانازیانە. لە هەمان کاتدا بە یەکێک لە شاعیرە بەرزەکانی ڕۆژهەڵاتی ئیسلامی دەژمێرێ نابی دەژمێرێ دەبا نووسیابان دەژمێردرێ. ئەحمەد شەوقی ناژمێرێ، دەژمێردرێ. شەوقی لە قاهیرە پایتەختی میسر لەدایک بووە و لەوێ پێگەیشتووە و خوێندنی سەرەتایی و ناوەندی لە میسر تەواو کردووە. لە فەڕەنسا حقوقی خوێندووە، مافی خوێندووە، ئەو جبزانە زانکۆیە، کۆلیژە، دانیشگەیە چییە. بەڵام بەهۆی جەنگی جیهانی یەکەم و دوورخستنەوەی بۆ ئەندەلوس زرنگی و هەستی ناسکی و ڕەوشتی جوانی وای لێ کردووە کە هەست بە ئێش و ئازار و ناخۆشیباری وڵاتەکەی بکات و وەکو شاعیرێکی نیشتیمانپەروەر هەستی خۆی دەربڕێت، چ بە شیعر و چ بە پەخشان. لەبەر ئەوە دەبینین شەوقی هەروەکو ڤیکتۆر هۆگۆی شاعری فەڕەنسی کە لە ئاوارایی گەڕایەوە، هەست و ئارەزووی گەلی مسری ژێردەستی ئیستیعماریش واتە داگیرکەر، لە ناو دوو توێی وشە ڕەنگینەکانی شیعر و پەخشانەکانیدا دەردەبڕێت و ڕزگاری گەل و وڵاتی دەکرد. لە دەستی زۆرداری شەوقی بە قەسیدە و پارچە شیعرە نیشتیمانیەکانی دەریخست کە دەست کەلای کۆشتی پاشاکان نییە و شاعیری گەلە. شەوقی هەروەکو گەلێ شاعیر و نووسەری تر شاعیری بەرزی ئینگلیز شێکسپیر کاری تێکردووە. ئەمەش لە داستانی مەسڕع کلیۆپاترا لە ناوبردنی کلیۆپاترا بە تەواوی دەردەکەوێت. کلیۆپاترا لە باتی بنووسن پاترە نووسیتیان باترە، چونکە لە عەرەبی وەریانگرتی، عەرەبیش پئی نییە، بەڵام بە کوردی کلیۆپاترا دەنووسین. بە تایبەتی لێرە کە دەیکەنە کوردی نابی باترەکە بمێنێتەوە وەکو عەرەبیەکەی. لە بەرهەمە هونەریەکانی شەوقیدا گەلێ مەبەستی بەرز و باڵا
دەربارەی ژیان و مرۆڤایەتی و سروشت و هەستی نەتەوایەتی بەدی دەکرێت. دیوانە گەورەکەی شەوقی پڕە لە پارچە شیعری وە کە پۆپەی شیعری وریابوونەوەی سەدەی 20ەمە. جگە لەمانە شەوقی بە پێشەنگی کاروانی بژاندنەوەی شیعر دەژمێردرێ، سەرەڕای ئەوەی کە لە نووسینی شانۆنامەدا دەستێکی باڵای هەبووە بەرهەمە بە نرخەکانی شەوقی ئەمانان: الشوقيات، مجنون ليلى، قمبيز، مصرع، كليوباترا، أسواق الذهب کە بە عەرەبی نووسیتی. پێشی ئەو نمونەی لە شیعرەکانی بخینمەوە، تۆزێک ئەمن بە کورتی باز دەکەم چمان خوێندەوە هەتا ئێستا. گوتمان ئەحمەد شەوقی بابیشی ناوی عەلیە، باپیری دیسان ئەحمەد شەوقی بەگ، کەواتە ناوەکەی لە باپیری خۆی وەرگرتیە. باپیریشی مەبەستم باوچی باپیری. لە ساڵی 1868 هەندێک جار نووسرایە 1867 لە هەندێک جێ نووسرایە 68 نازام کامەی ڕاستە، لە قاهیڕە لەدایک بووە و لە 1932 کۆچی دوایی کردیە. ناویان لێنایە ئەمیری شاعیران، واتە شازادەی هەموو شاعیرەکان، ئەمیر شوعەرا. باپیری بزانین لەبەر چ لێرە نووسرایە کە کورد بووە. باپیری واتە باوکی دایکی تورک بووە و نەنکی دایکی یۆنانی بووە، کەواتە لە لای دایکەوە باپیر و داپیری یەکەچیان تورکە یەکیشیان یۆنانیە. بەڵام باپیری لە لای بابی باوکی باوکی کورد بووە و ناو نازناوەکەی ئەحمەد شەوقی لەوی وەرگرتیە. داپیریشی واتە داچی باوکی چەرکەسی بووە. چەرکەسی چنە چ قەومەکن ئێستا باسییان دەکەم. چەرکەسی وڵاتێکی تایبەتیان نییە، بەڵکو لە کاتی خۆی لە دەوروبەری دەریایی ئەو دەریا کە نێزیکە لە دەریای ڕەش، لە دەوروبەری ئەو دەریای ژیاینە کە ناوی دەریای ئازۆڤە، ئازۆڤسک. لەو دەوروبەرەی ژیاینە بۆ وێنە لێرە لەو دەوروبەرەی پاشان تۆزە ڕەنگە دەرکرابن، شەڕیان لەگەڵ کرابی لەلایەن ڕووسیای، لەلایەن مەغۆلەکان، ئەو جەبزانە لەلایەن چێ. هەر جارەی چونکە کات نییە لێرە زۆر باسی مێژوەکەی بکەین، بەڵام ئێستا لە چێ دانیشتینە زۆربەی زۆریان لە تورکیاینە و هەندێکیان لە ڕووسیاینە، هەتا لە ئەرمینیا و لە جۆرجیا و ئەزەربایجان و لە عێراقیش هەنا، لە سووریای هەیە، لە ئوردون و فەڵەستین و لە ئیسرائیل و لەو جێیانە بێگومان دەبی لە ئەوروپاش هەبن، لە ئەڵمانیا و هەروەها لە ئەمریکا. کەواتە ڕەنگە نزیکەی 3 هەتا 4 ملیۆن کەس بن کە ڕەنگە چەند جۆرە زمانەکی قسان بکەن. زمانەکە ناوی زمانی چەرکەسی نییە، بەڵکو ناوی دیکەی هەیە، کەواتە ئەوەش چەرکەسی. واتە لە زۆر ڕەچەڵەکی تەنیا کورد نییە، بەڵکو چەرکەس و تورک و کورد و یۆنانە. ئەو جبزانە داکوبابی خۆیان بە چدا دەنێن، ئەوەش پاشانیش لە میسر دانیشتێکەواتە عەرەبی دەبی لەوێ فێربی، بەڵام هەرگیز عەرەب نییە. ئەوە تۆزێک باسی ئەحمەد شەوقی. داپیری واتە داچی کە یۆنانیە،
لە چێ ئیشی کردیە یان لە چێ ژیایە لە کۆشتی خدێوی پاشا وە پلەپایەکی گەورەی هەبووە بە عەرەبی دەڵێن وەسیفە ئەوجە نازان بە کوردی وەسیفە چییە ئایا یەکەکی زۆر زۆر نزیکی شاژن ئەحمەد شەوقی لەو کۆشکە پەروەردەی کردیە بردی تێلای خۆی زۆر جار و لەوێ ئاگای لێبووە واتە ئەحمەد شەوقی زۆر لە کۆشتی پاشایەتی ژیایە باوکی بابیشی واتە باپیری باوکی بابی ئەویش بەرپرسەکی گەورە بووە لە گومرجی وڵاتی میسر ئیشی کردیە ئەویش خاوەن پلەپایەکی گەورە بووە کاتە لە هەردوو لای هەر پلەپایان هەبووە خێزانی باوکی و خێزانی دایکی ئەوجە ئێستا لێرە لەو کتێبەی یەکێک لە هۆنراوەکانی بە ناوی سولەیمان زەمان کە کردیتیانە کوردی ئەوی دەیەوێ عەرەبیەکەی بخینیتەوە لێرە هەیە دەتوانین تەمەشاکە بخینیتەوە یان لە گوگڵ بگەڕێ لە هۆنراوەی سولەیمان زەمانی ئەحمەد شەوقی بە عەرەبیەکەی دەخینیتەوە ئەوجە لێرە با بە کوردیەکەی بخینینەوە بزانین باسی چییە هەرچەندە ئەمن نازانم وەرجێڕانەکە کووە بەڵام ئەوەی ڕاستی بی وەرجێڕانی هۆنراوە ڕەنگە قڕسترین جۆری وەرجێڕان بی چونکە تەنیا نابی وشەکان وەرجێڕین و هەروەها هۆنراوە ڕەنگە بەدەیان مانای هەبی بەڵام لێرە من هەست ناکەم وەرجێڕانەکە لەو باشانەیە هەر بە هەستی خۆم هەرچەندە شتێک بە شتێکی کرایە بەڵام با بزانین چەندی لێ تێدەگەین ئەو بولبولانەی کوندە پەپوو پەروەردەی کردن کوندە پەپوو ئێستا دەچینە لای هۆنراوەکە ئەڵێن سلەیمان زمانی هەموو مەلی ئەزانی ئەکەوتە گفتوگۆ لەگەڵیاندا زۆر بە ئاسانی کوندە پەپوو زۆر ڕێزی بوو لە لای پێیوت سلەیمان ئەم بولبولانەم بۆ پەروەردەکە بە دڵ و بە گیان ڕۆژێک حەزی کرد بێن بۆ خزمەتی بۆ چاوپێکەوتن هاتنە بەردەمی بەڕیز کەوەستان تێر سەیری کردن کە زۆڵە دیار بوون بێ توانا و تاقەت بێ هێز و لاواز هەرچەندە هەوڵیاندا لەگەڵ سلەیمان نەکەوتنە ڕاز سلەیمان وتی ئەم بولبولانە من ئاوام دەوێن هەرچی چۆنێک بێت سەربڕینیش بێ هەر تیمار بکرێن پەپوو سلەیمانکە هاتە پێشەوە ئازا و دەست و برد عەرزی گەورەی خۆی زۆر بەڕێزەوە ئابەم جۆرە کرد ئەم بولبولانەی کە دەیان بینی کەڕ و ڵاڵ نەبوون پەروەردەکەریان کوندە پەپوو بوو بۆیە وا دەرچوون ئەمن لە کوردەکەی ئەوەی ڕاستی بی تێنەگەیشتم کووە کوونیە بەڵام کە عەرەبیەکەم خیندەوە تۆزێک ڕەنگە باشتر تێگەیشتم هەرچەندە عەرەبیەکەش ئاسان نەبوو بەڵام ئەوەی ئەمن بزانم وایە کە کاتی خۆی مەلیک سولەیمان هەبووە یان پێغەمبەر سولەیمان هەبووە دووسێ ناوی هەیە گوایە ئەو پاشایە بە زمانی پەلەوەڕ و مەلەکانی زانیە قسەی کردیە لەگەڵ باڵندەکان گفتوگۆی لەگەڵ کردینە چونکە کوندە پەپوو یەکەکی نێزیکی مەلیک یان پاشا سولەیمانی دەبی ڕێزی هەیە لە لای پاشا ڕۆژێک پاشا دەڵێ هەندێک ئەو بولبولانەم لۆ بەخێوکە ئەویش لۆی بەخێو دەکە ڕۆژێک پاشا حەزی لێ بچی چاوی بە بولبولەکانی خۆی بکەی بزانی کوونە کوونینە دەچی تەمەشایان دەکا دەبینی
بولبولەکان زۆر بێنازن، هەتا ناتوانن هیچ قسە چی بکەن، هیچ شکایەتە چی بکەن، هیچ گلەیە چی بکەن لەکن پاشایی دەویان بەسترایە. سولەیمان پاشا کە دەبینی بولبولەکان ئەوهانە دەڵێ ئەوە چیان لێ بکەم، کو دەبی بولبول ئەوها قسان نەکا، دەبی ئەمن چارەیان بکەم سەریان ببڕم. ئەو کات کە دەیوێت سەریان ببڕی پەپوو سلەیمانکە دێ، پەپوو سلەیمانکە دێتن و دەیەوێ بولبولەکان ڕزگارکە، زۆر بەڕێزەوە گفتوگۆ لەگەڵ پاشای دەکا و پێی دەڵێ ئەو بولبولانە ئەوەی ڕاستی ببووی لە کاتی خۆی قسەزان بوون و قسەیان دەکرد و دەیان خوێند و کەڕۆڵاڵ نینە، بەڵام چونکە کوندە بە پەپوو بەخێوی کردینە بەخێوکردنەکەی باش نییە، لەبەر هەندێ ئەوها دەرچووینە. ئەوە با ئێستا تەمەشاکەین کوندە پەپوو یەکەچی کووە کە ئەو قسەیان بەسەر زاری کردیە، پێشان ئەوها بوو هەندێک باڵندەیان دەهینا شتی خراپیان قسەی خراپیان لە بە باڵندەکەی دەگۆ، هەندێک باڵندەشیان دەینا ڕەنگە ئێستاش هەروابی ئەو باڵندانە باش بوون و هەندێکیشیان خراپ بوون. ئەوجە کوندە پەپوو بە عەرەبی ناوی بووم هەتا ئێستاش ئەگەر بخێنی شتیوە خەڵک وەی زانیە شتەکی خراپ ڕوو دەدا، ڕەنگە دەنگەکەی ئەوهابی، بەڵام بێگومان ئەوە هیچ زانستی نییە و تەنیا خەڵکەکەیە کە ئەو هاوەی زانیە ئەوە. کوندە پەپوو لە چێن دەژی، وەکو دەبینین لەو هەموو جێ کەسکانە کە رووسیا و چین و هەتا بەشێک لە ئەوروپای و ئیسپانیا و کوردستانیشی گرتیتەوە لەو جێیانە دەژی، ئەو جێیانەی کە تۆزێک شاخ و داخی لێبیان شتەکی ئەوە کەواتە لێرەش لە کوردستانیش دەژی کوندە پەپوو. پەپوو سلێمانکە چیە بە عەرەبی پێی دەرێن هودهود. پەپوو سلێمانکە هەتا ناوە زانستیەکەشی زۆر بە ناوە کوردیەکەی دەچی کە پەپوو، بەڵام سلێمانکە چونکە پاشا سولەیمان قسەی لەگەڵ کردیا بە ناوە زانستیەکەی ئەو ناوەیە ئوپوپا ئێپوپس. ئەو جۆرەش پەپوو سلێمانکە. پەپوو سلێمانکە لە چێ دەژی؟ لەو هەموو جێ نارنجیەکە و کەسکەکان دەژین. لە جێ نارنجیەکەی ڕەنگەکەی تۆزێک ئەوها نارنجیە، لەو جێ کەسکانە کە دەژی ڕەنگەکەی دەگۆڕێت ئەو هاوەکو ڕەنجی ئەو کەسکەی کە لێرە هەیە، بۆ وێنە لە هیندستان و لە ناوەڕاستی ئەفریقیا و لە خواروی ئەفریقیاش ڕەنگەکەی ئەو جۆرە کەسکەیە کە لەو نەخشەیە دیارە. لێرە دیسان کوردستانی گرتیتەوە، بەڵام هەموو کوردستانیە تەنیا بەشی لای ڕۆژ هەڵاتی کاتە. پەپوو سلێمانکە ئەوەیە کە بولبولەکانی لە مردن قورتار کرد. بزانین دەنجی پەپوو سلێمانکەی دەنگەچی کووە ئەگەر توانیمان. ئەوەی ڕاستی بی نازانم دەنگەکە دێیان نایە، بەڵام هیوادارم بێ ئەگەر نەهات ئەوە ببورن. و پاشان لە جێیەکی چ نووسرا بوو، لێرە نووسرا بوو لەبەر هەندێ ئەمن ئەو وێنەم دانایە لەوێ، لێرە نووسرا بوو کە ئەحمەد شەوقی شاعری گەلە نابیتە دەستە کەلای کۆشکی پاشاکان، واتە نابیتە هۆی ئەوەی کە پاشایەکان بەکاری بین و شعرەکانی لۆ پێ هەڵدانی پاشایەکان بڵێ و لە بەرژەوەندیوان بی و دوژمنی گەلبی. دەستە کەلا لێرە بەو مانایە کەلا ئەوە کەلایە، دەستە کەلا ئەو کەلایە کە بەکاردێ بۆ لێدانی کەلایەکانی کە کەلایە چی دێنی بەو کەلای لە کەلایەکانی دی دەدەی، ڕەنگە ئەوە دەستە کەلابێ.
پاشان لەبەرچە ئەوانم نووسە ئەگەر تەمەشایەکی ئێرە بکەین دەبینین هەندێک گفتوگۆ هەیە شەوقی شاعری گەلە ئایا ڕاستەیان نا بۆچی نووسرابوو شاعری گەلە لەبەرەوەی زۆر لە خەمی گەلەکەی بووە و خەمی نیشتیمانەکەی بووە و ڕاستە بەخۆی لە کۆشتی پاشایەتی ژیایە بەڵام شعرەکانی لۆگەلەکەی نووسە لە دژی داگیرکەران و لە دژی دوژمنان و زیاتر هەوڵیدایە لۆ گەلی میسری شعر بنووسی. شەوقی لە پێشەکی دیوانی ئەشەوقیاتدا دەربارەی ڕەگەزی خۆی چی دەڵێ؟ لێرە نووسرابوو دەربارەی ڕەگەزی خۆی دەڵێ کە باوکی دەگەڕێتەوە بنچینەی باوکی دەگەڕێتەوە لۆ کوردی بنچینەی کوردی کە کووردە. شەوقی لەژێر کاریگەری کام شاعری ئینگلیزدا بووە؟ نووسرابوو شاعری ئینگلیز یان شانۆ نووسی ئینگلیز شێکسپیر. ئایا شەوقی جگە لە شعر پەخشان و شانۆنامەی هەیە؟ نووسرابوو کە پەخشان و شانۆنامەی هەیە بەڵێ. ناوی چەند شاعیر و نووسەری تر بنووسە کە کوردن بەڵام بە زمانی کوردی بەرهەمیان نەنووسیە. ئەمن لێرە هەندێک ناوی ئەو شاعرانە نووسێ بۆ وێنە یەشار کەمال نووسەری کوردی تورکیا، محمود عباس العقاد ئەویش نووسەری کوردی میسر، علی ئەشرەف دەروێشیان ڕۆمان نووسی کوردی لە ئێران، محمود دەروێش شاعری کوردی فەڵەستین. بێگومان بە سەدان و هەزاران نووسەر و شاعر و ڕۆشنبیری دیکە هەیە لە وڵاتان بێگومان ناچارن بە زمانی دی بنووسن چونکە قەدەغەیە نووسین بە کوردی لە یەک پارچەی کوردستانی ئەویش کە باشووری کوردستانە قەدەغەنیە دەنا لە هەموو لایەکانی دی نابی بە کوردی شتی بنووسی و نابی منداڵەکان بە کوردی بخینن، نابی کوردی فێر بن، کەواتە ئەو لایەنەی ئەو کەسانەی کە دەتوانن و لۆیان دەکرێت بە کوردی بخینن پێویستە ئەوان هەتا پێیان دەکرێت بە کوردی بخین و بنووسن چونکە لە لایەکان دیکە ناتوانی لە هیچ لایەک نە لە باکوور نە لە ڕۆژئاوا نە لە ڕۆژهەڵات لۆت نییە. کاتە ناچاری ئەگەر بتەوێت شتێکی بنووسی بە زمانەکانی دی بنووسی فارسیە و جا عەرەبیە تورکیە ئینگلیزیە بزانە چییە. ئەوە تۆزێک دەربارەی بزانم دووهەمین پرسیار چ بوو؟ مەبەستی شاعیر لەم شیعرە چییە؟ مەبەستی شاعیر لەم شیعرە ئەوەیە کە پەروەردەکردن زۆر زۆر گرنگە ئەتوو یەکەچی هەر کوبی ئەگەر پەروەردەکەت باش بوو 100% یەکەچی وا دەردەچی وەکو پەروەردەکەت. کاتە پەروەردەکردن زۆر 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 گرنگە. ئەگەر لە ماڵک ئەندامانی ماڵەکەی کتێبیان لە ماڵی هەبوو، خوێندنەوەیان هەبوو، نووسینیان هەبوو، بێگومان منداڵەکەش دەخوێنی و دەنووسی. ئەگەر نەبوو کتێبخانە چیش نەبوو بێگومان نانووسی هەموو شتێک. کاتە پەروەردەکردن ئەگەر ڕێزی منداڵی بگیرێ و بەڕێز قسەی لەگەڵ بکرێ بێگومان ئەویش بەڕێز قسەی لەگەڵ خەڵکی دەکە. ئەگەر تونند و تیژ ئەویش تونند و تیژ دەبێ. ئەگەر مامۆستا لە خۆی بە توندی لەگەڵ خوێندکاران بجولێتەوە بێگومان خوێندکاران ژەوی بە توندی وەڵام دەن. ئەو هایە ناتوانانی بڵێ ئەمن بە توندی لەگەڵت دەبم بەڵام ئەتوو بەهێمنی لەگەڵ ئەوها نییە. کەواتە پەروەردە چی باشی منداڵان هەموو کەس باش دەردەچی هەموو شت دەگەڕێتەوە سەر پەروەردەی. مەبەستی شاعر لێرە ئەوەیە ئەگەر چی لێرە کوندە پەپووی کردیتە خەتابار هەرچەندە باڵندە هیچ گوناهاچیان نییەوە باڵندەکان بێگومان پەروەردەی باڵندەی دی ناکەن بەڵام لێرە تەنیا هەر ڕەنگە هەر لۆ خۆشی ئەو های نووسیبی. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.